بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. لخزمت زنجير بابتي آل بيتي بيغمرة صلى الله عليه وآله وسلم، ولباسي خزانة كاني بيغمرة صلى الله عليه وآله وسلم، باسي دايكمان خديجة دايكمان سودة ودايكمان عائشة من كرت. شوارم جني بيغمر صلى الله عليه وسلم بريتيا ل حفصة حفصة كشي إمام عمر، حفصة كشي عمري كوري خطاب، دايكي ناوي زينبي كشي مضعونة. سيانزا براي هي براي دايكو باوكي خوي دودانا، يكان عبد الله كوري عمر، يكان عبد الرحمن أكبر، كهردو كان براي دايكو باوكي إلا منالي زينب بو عمري كوري خطاب. مسلمان بوني لقل باوكياتي ديارة مشهورة دواي عمري كوري خطاب كمسلمان بي عائلة كي همو لقل يا مسلمان أبن لوانش حفصة. كي لدايك بوا زورني الرواية كان باسي أو كان 5 سال بيش بعثت لدايك بوا، 5 سال بيش أوي وحي بو بيغمر بي صلى الله عليه وسلم إيمان لدايك بوا. زورك للرواية كان باسي وكان ليانز الصالية شوي كردوا، ليانز الصالية زواجي كردوا بخنيسي كوري حذافي سهمي. خنيسي كلا حاولا كان كلا أوائل إيماني هنا وهجرتي كردوا بو حبشة، هجرتي دوهمشي كردوا لصالي بيانجا هر خزاني نبو بوي أرجح واي لصالي ششمة خواست بيتي لوانيك لغزاي بدر بجداري كردوا. يكيك لأصحابي بدر مردكي واتل لناو مكاهر خزاني بو حفصة دواترك هجرتيان كردوا چونة ناو مدينة هندق أفرمون تا غزوي أحديش بجداري كلا أحدا شهيد بو بريندار بو دواي أقرته شهيدة بي، بلام أرجح أوهايك لغزاي بدر بجداري كردوا دواتر با لناو جهادا شهيد نبو بلكو هر خوي بنخوشي وفاتك. خونيز ديار الصحابيكي عزيزي بيغمر صلى الله عليه وسلم أصحابي بدر خصوصيتي زور تايبتيان هي لدواي مشاركين لغزوي بدر أو اندق قورا خواجة لجو فرمتي افعلوا ما شئتم، حرشيتان أيو جيب جيك شيء أكن بكن لقد غفرت لكم لتان براهم أي أهل بدر أو اند أهل بدر قورا. لدواي وفاتي خنيس إمام عمر هو الأداء طبعا لو زمنا أفرد بهيش شوازي لمال ونموته بيوجن كوتبه يكسر راستخوي كيتر خواستويتي. ومثلا عمر زور قرن نبو بوي باسي عمري حفصم كل ينزل صالية شوية كمي كردو بوي إنسان تيبقى كاتك هجومي كي زور قورة أكد سداك من عائشة وقصة كي وهندك از مثلا الله وهانينا لهر عادتي هم قومك أبو شوازو. بوي إمام عمر أيام كشي خوي بداته بشو أتي عرزي إمام عثمان كا داوي لي أكا إمام عثمان خزاني وفاتي كردو طلبي لي أكا كأم كشان بخواز الله جواب أدمه دواي جوابي أداته الله ناقنجي فإمامي أبو بكر الله إمامي أبو بكر نا الله أنا علينا الله أم كشان بخواز عمري كان عمري 20 سال حفصل لو كاتا عمري كان 20 سال. إمامي أبو بكريش أوناك دواتر في غمري خواص الله عليه وسلم داويك إمامي أبو بكر بخزمتي إمام عمر أجنوا علي عمر والله نمو السر في غمر صلى الله عليه وسلم رات كمو كجواب من دايته وهنزاني مثلا لإهمالي لوا لا والله خو أجر في غمر صلى الله عليه وسلم دا خوازين كردايا من قد قصيتهم ردنا أكردو بلام
ئەمزانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسێکی کردووە و من بۆم نییە سری پێغەمبەر صلی الله عليه وسلم کەشف بکەم سێرم ئەکرد بزانم چی ئەکەن و چۆنە لە ڕوایەتێکا فەرمێ شکایەتی بردە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیمامی عومەر یا رسول الله بە ئیمامی عوسمان ئەڵێم ئەو کچە بخوازە نایخواز ژنیشی نییە پێغەمبەریان صلی الله عليه وسلم فەرمووی حەفسە کەسێک لە عوسمان باشتر ئەیخوازێ عوسمانیش کەسێک لە حەفسە باشتر ئەهێنێ کەلثومی دا بە حەفسە کچی خۆی کەلثومی دا بە ئیمامی عوسمان و حەفسە بوو بە خێزانی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم ئەم ڕووداوە لە ساڵی 3 هیجریایە واتە لە 3 هیجرەتە دایکمان حەفسە عمری چەندێکە 20 ساڵە پێغەمبەر صلی الله عليه وسلم 400 درهم زیوی دا بە مارەیەکەی بابەتی ئەم جۆرە زەواجە لەناو عەرەبە بابەتێکی زۆر تەندروست بووە بۆیە بە هیچ شێوازێ ئافرەتێکی بێوەژن نەماوەتەوە و هیچ کچێکیش نەماوەتەوە ڕاستەوخۆ ئەو کەسە خۆی گەڕاوە محاولەی کردووە کە ئەم کچەی خۆی بداتەوە بە شوجارێکی تر کە ئەوە عادەتێکی زۆر باش بووە لە ناویانە یەکێک لەو حاڵەتانی کە ڕوو ئەدا لە حیاتی حەفسەیە حاڵەتێکی زۆر تایبەتە ئەین لەوە چه ئینسان بێ بەسەریە تەلاقی خێزانی بدە بڵێ چۆن تەلاقی بدەم ئێمە طبعا لە شریعەتە دوو جۆر تەلاقمان هەیە تەلاقی سنیمان هەیە تەلاقی ڕجعی بدعیمان هەیە تەلاقی سنی ئەوەی ئینسان خێزانەکەی تەلاق ئەدا لە طهرە لە پاکیە نابێت لە عادابێ و نابێت سەرجەیشیان کردبێ لە کاتێکیاوە تەلاقی ئەدا خۆ ئەگەر کەسێک خێزانەکەی خۆی تەلاق بدا لە کاتی حەیضە گوناهبارە یا لە طهرێکە کە جیماعیان کردووە هەر عەینەن گوناهبارە و تەلاقێکی ترمان نەپێوتێ بائین تەلاقیمان نەپێوتێ ڕجعی تەلاقی بائین ئەوەیە ئینسان تەلاقی یەکەم ئەدا دووەم ئەدا دوایی تەلاقی سێهەم ئەدا ئیتر ناتوانێت ئەفرەتە بگێڕێتەوە تەلاقی یەکەم و دووهەم پێوتێ تەلاقی ڕجعی یعنی ئەگەر کەسێک بێوێ هیچ گوناهبار نەبێ خێزانەکەی تەلاق بدا تەلاقی سنی ئەبەو شێوازەیە نابێت چەند تەلاقی بخوا یەک تەلاقی خێزانی ئەدا لە طهرێکی شایدا لە پاکەتیەکە کە ئەو ئەفرەتە سەرجەیی لەگەڵا نەکردووە اینجا تەلاقی ئەدا ئەو کاتە تەلاقی بە تەلاقی سنی ئەژمارە کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەفسە زمانی هەندێک زبر بوو تیژ بوو خۆشەویستمان قەراریە تەلاقی بە تاکە خێزانێک لە خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە تەلاق درابێ و مراجعە کرابێ و گەڕابێتەوە بریتێ لە حەفسە خۆشەویستمان لە طهرێکە بڕیاریدا تەلاقی بە و تەلاقی دا کە تەلاقی دا ڕوایەتێکمان هەیە ئەفەرمێ ئیمامی عومەر خۆڵی کرد بەسەری خۆیە واوەیلا بە عومەر و بە کچەکەشی کە ئەم هەڵە گەورەیە ڕوویدا ئەفەرمێ جوبرائیل عليه السلام هاتە خۆرە بۆ خزمەت پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم فەرمووی لا تطلقها طلاقی مەدە فإنها صوامة قوامة ئەو زۆر بە ڕۆژوو ئەبێ زۆر شەو نوێژەکە كابو طلاقي مدى زوزو برجوع بالصوامة قوامة وإنها زوجتك في الجنة وحفصة لبهشتا خيزاني توي بويا فرمي پیغمبر صلى الله عليه وسلم برياري مراجعة ده أما بدرسي كي زور قورة شون جن طلاق أدري شون مراجعة أكري فقهي كي زور قورة لم بابتي أمانة هي بويا پیغمبر صلى الله عليه وآله وسلم مراجعي كيكر مراجعي حفصي كرت للرواياتك هاتوا أفرمي جبرائيل وتي أمري كرت أي پیغمبر صلى الله عليه وسلم حفصة بجروا رحمة بعمر عمر زود ضلي إشاء بما بيجر رحمة بعمر هدو الرواية مهم جبرائيل عليه السلاميات ودواتر حفصة شانازيك عليه خواجة لجامني لأسمان وبأمر جرى ولا پیغمبر صلى الله عليه وآله وسلم خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم باسمان کرد یەکەمینیان مەسەلەن بازرگانێکی گەورە و پشتگیرێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم دووەمیان دڵخۆشکەرێکی گەورە و سوحبەت لە خزمەتی پێغەمبەرە سێهەمیان فەقیه و عالمێکی گەورە چوارەم خێزانی کە حەفسەیە عابیدەیەکی زۆر گەورە زۆر خواناسە زۆر تاعەتکارە زۆر ئیماندارە ئەهلی سەوم و قیامە حتا خولەیسە کە خادمەکەیەتی ئەفەرمێ لدواي پیغمبر دواي وفاتي پیغمبر صلى الله عليه وآله وسلم قد سردت الصوم حمو كاتب الرجوع حمو رجع إلا رجع كاي جج النبي
طبعا سردی الصوم هەندێک نەهی لەسەر هاتووە باشترین سۆم ئەو ڕۆژەیە ئەو ڕۆژوەیە کە وەکو ڕۆژ ناڕۆژێک بێ ئەو ڕۆژە باشترین ڕۆژوە کە ئینسان ئەیگرێ بەڵام هەم خولەفای ڕاشیدین هەم دایکی ئیمانداران لە ئەواخیری عمریانە هەموویان قەد سەرەدوا الصەوم هەموو ڕۆژەکانی عمریان بە ڕۆژوو ئەبوون هیچ ڕۆژێکیان بەجال نەئەدا کە بە ڕۆژوو نەبن یەکێکە لەو خێزانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە خوێندەواری هەبوو نووسین و خوێندنەوەی هەبوو دیارە هەر لە مەدینە شیفای کچی عەبدوڵڵا ئەو فێری نووسین و خوێندنەوەی ئەکات و فێرە بێ بەلاغەت و فەساحەتێکی زۆر گەورەی هەبوو لە قسەکردنە و لە شێوازی دەربڕینی قسە و مەشهورە لەگەڵ ئەوەشە چۆن دایکمان عائیشە باسم کرد کە جۆرێک لە غیرەتی زۆری لە بەرامبەر خێزانەکانی ترا پێغەمبەر صلی الله عليه وسلم هەبووە ئەمیش بە هەمان چەش بۆ ئیمامی بوخاری شتێکمان بۆ نەقڵەکە ئەفەرمێ خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو دوو بەرەوا بوون دوو حیزب دوو لایەن ئاوا بوون ئەفەرمێ عائیشە و حەفسە و سەفیە و سەودە ئەم چوارە لەگەڵ ئەوەی لە بین یەکا کێشەیان هەبوو یەکیان گرتو بەرامبەر ئەوانی تر بە قیادەی ئوم سەلەمە و خێزانەکانی تری پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ ئەمانە وەکو هەبوو دوو بەرە بن دائما منافسە یەکتریان ئەکرد جارێکیان مناقەشە لە بینی سەفیە لەگەڵ حەفسەیان ڕوو ئەدا سەفیە حەفسە پێی ئەڵێ تۆ کچی یەهودیت طبعا مەشهورە حەفسەکە سەفیەکە باوکی یەکێکە لە گەورە یەهودیەکان ئەویش دێت بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگری ئەڵێ یا ڕەسوڵ ئاوام پێ ئەڵێ جا تۆ خۆی تێک مەدە تۆش بڵێ من باوکم نەبی بووە وەچەکەمە چێتە سەر پێغەمبەران مامەکانم هەر پێغەمبەرن لەگەڵ پێغەمبەرێکی شام کەس خوا ئەمەی بە ئێوە نەداوە بە من نەبی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێری ئەکا ئەڵێ فەفیمە تەفخەڕ عەلەیکی حەفسە بەچی خۆی ئەنازێنێ بەسەر توێیە تۆ هەموو دەورت گیراوە بە پێغەمبەران عەلەیهم الصەلاة وەسەلام گرفتەکە حەلەکە دواتریش بە حەفسە ئەڵێ یا حەفسە اتەقی الله ئەی حەفسە لە خوا بترسە جارێکتر ئاوا مەکەرەوە لەگەڵ سەفیە یەکێک لە داستانەکەم عرضکردن کە لەگەڵ عائیشەیەکیان گرت بۆ ئەوی پێغەمبەر صلی الله عليه وسلم هیچ لە ماڵی زەینەبە نەخوا لە ئەرجەحی ئەقوالەوە هایان کرد کە خۆشەویستی دڵمان هیچ لە ماڵی ئەوانە نەخواوە لە خۆی حرام کرد و ئەم نهێنی لە لای کێ درکان لە لای حەفسە وتی حەفسە بە کەس نەزانێت تر ئەو شتە ناخوا حەفسە چوو بە خێزانەکانی تری وتی تازەی تشتی زەینەب ناخوا بۆ شێوازە أفرمي وإذ أسر النبي إلى بعض أزواجه حديثا أو آيات أفرمون لحق حفصها تتخور كخوش اسمه بتشربق سيكي بيود أو بلاوي كدول ناو خيزانة كان يترى لدواء وفاتي بيغمر صلى الله عليه وسلم حفصة كمال فقهي زور تايبتها طبعا نيكك وأفرتاني كتوشي استحاضة بوا خيانة الشركة بردام خياني هوا داك من عائشة أفرمي أول دل نويجة أمايوه هندجار تشتێکی لە بەردەم قاچی خۆیان دانا پڕ ئەبوو لە خوێن لامان ئەبرد ئەمان هێنا دامان ئەنایەوە پڕ ئەبوو ئەو لە نوێژەکەی وازی نەهێن ئێکە لەو ئافرەتانەی کە تووشی ئەو نەخۆشی هاتووە لە ئەواخیری عمریە زەحمەتی زۆر بینیوە بەڵام شتێک لە شتە زۆر گرنگەکان بریتە لەوەی کە مصحف لە دوای ئیمامی عومەر لە ماڵی کیا و لە ماڵی حەفسە پاراستنی مصحفی قورئان طبعا لە زمانی ئیمامی ئەبوبەکرە کاتێک کۆمەڵێکی زۆر لە هاوڵان شەهید بوون و لەگەڵ ئیمامی عومەرە محاولەیان کرد لە ئەخیرا ئیمامی عومەر زۆری بۆ هێنا ئیمامی ئەبوبەکر قەناعەتی کرد قورئان کۆکەنەوە قورئانیان کۆ کردەوە لە پارچە پێستە و سەربەرد و ئەوان هەمووی بەنووسراوە ئەمە لای ئیمامی ئەبوبەکر بوو دوای نەقڵ بوو بۆ ئیمامی عومەر لە دوای ئیمامی عومەر نەقڵ بوو بۆ کێ بۆ حەفسە پارێزگاری لێ ئەکرد و لەوانە قورئانی ئەخوێن حتا زمانی ئیمامی عوثمان کاتی ئەمری فەرموو هێنایان زەیدی کوڕی ثابت و لیژنەیەکی دروست کرد کە بەسەر قورئانەکە بچنەوە تەرتیبیان کرد کریانە چوار نوسخە و بۆ بیلادەکانی ناد و هەکەدا مهم زەمانێک لە زەمانەکان لە حیاتی حەفسەیە مصحفی گەورەی ئێستا کە لە بەردەستمانە لە خزمەتی ئەوە بۆ لای ئەو پارێزگاری کراوە لە واقعی جەمەلە دایکمان عائیشە قەناعەتی پێکرد کە بڕوە لەگەڵیە عەبدوڵڵای کوڕی عومەر فریاکەوت پەشیمانی کردەوە و قەناعەتەکەی پێ گۆڕی لە زەمانی ئیمامی عوسمانە کاتێک کە مزگەوت گەورە کرا ماڵەکەی ئەوی بەرەکەوت ماڵی حەفسە وتی بە هیچ شێوازە ڕازی نابوو وتیان ماڵێکی گەورەترت ئەدەینێ وتی هەر ڕازی نابوو وتیان بۆ ڕازی نابی وتی ئاخر من ڕێگاکەم هەیە
کێشە ماڵەکە نیە ماڵەکە گەورەتر یا ژوورێکی بچووکم هەیە دوای ڕێگاکەم بۆ ناو مزگەوت چۆنە بێ ئیمامی عوسمان فەرمی مزگەوت ئەوەندە گەورە ئەبێ قەراخی مزگەوت دەکەوێتە لای ئەو ماڵەی کە ئەدەینێ تۆ ئەو کاتە هەر ڕێڕەوت هەیە یەکسەرێتە ناو مزگەوتەوە دوای ماڵێکی عەبدوڵای کوڕ عومەریان بۆ کڕی هی برای خۆی پێیاندا اینجا ماڵەکەیدا و زەور لە مزگەوت گەورە کرا زۆر ڕیوایەتی فەرموودەی پێغەمبەری صلی الله علیه و سلم کردووە ئەوانەی کە مەشهورن 60 حەدیثی لە پێغەمبەرەوە صلی الله علیه و سلم گێڕاوەتە ئەم 60 فەرموودەیە زۆر ئەحکامی فقهی زۆر بابەتی گەورە گەورەیان تایە دیڕاساتی زۆر گەورە لەسەری کراوە ئەفەرمێ طبعا لە هەندێک سەحابەوە حەدیثی ڕیوایەت کردووە هەندێک لە تابعین و سەحابە حەدیثیان لە حەفسەوە ڕیوایەت کردووە ڕیوایەتەکان زۆرە تا ساڵی 41 هیجری ژیانی بەسەر بردووە لە عام الجەماعە وفاتی کردووە ئەو ساڵەی کە ئیمامی حەسەن رضي الله تعالى عنه تنازلی کرد لە خلافەت بۆ سیدنا معاویە پیان ناویان لەنا ساڵی جەماعات چونکە ئومەتی ئیسلامی کەوتەوە یەک ئەلەو ساڵە دایکمان حەفسە وفاتی کردو بۆیە تا ئەو ساڵە مەجالیسی علمی لەناو مەدینەیە دەنکە هەر هەبووە کە حەدیثەکانی پێغەمبەری صلی الله عليه وسلم گێڕاوەتە مەڕوویاتەکان زۆرن کە گێڕاونێتەوە و هەندێک ئیستیدراکاتی هەیە لەگەڵ باڵێن خێزانەکانی تری پێغەمبەر صلی الله عليه وسلم بە نمونە دایکمان عایشە فەرمێ قەت پێغەمبەر صلی الله عليه وسلم نۆمینەی حاجیانی نەگرتو دایکمان حەفسە لە ڕیوایەتێکە هێنێ بەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم نۆ ڕۆژەکەی گرت ولما فەرموو چۆن ئەم دوانە لێک ئەدرێتەوە چۆن ئەمە لێک ئەدرێتەوە لەبەر ئەوەی حەفسە خۆی زۆر سەوامە ئەهلی سەومە و زۆر پرسیار لە سەومەکە و زۆر متابعی پێغەمبەری ئەکرد صلی الله عليه وسلم لە هەموو خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم زیاتر ئاگای لە ڕۆژوەکانی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم بۆیە ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم نۆمینەی حاجیان بە ڕۆژوو زمانێک ئەوترا کە نۆمینەی حاجیان بدعەتەتیە بە ڕۆژوو بێ ئەو هۆکارەکەی ئەوە بوو تدقیق لە هەموو حەدیثەکان نەکرابوو تەنها ڕێیەکەی دایکمان عایشە وەرگیرا بوو کە ئەفەرمێ نۆ ڕۆژەکەی نەگرتووە بەڵام دایکمان طبعا دائمەش لە عەرەبیە یا لە قەواعیدی دینە ئیثبات بەقووەترە لە مەسەلەی نەفی ئیثبات بەقووە ئەگەر یەکی ئیثباتی کرد یعنی بینیوێتی ئەوەی کە نەفیەکە احتیمالە نەیبینی بێ ڕووی دابێ بۆیە قسەکەی دایکمان حەفسە لەوێ وەرئیگیرە عولەما وەری ئەگرن لە فەرمودەیەکە لێکێک لە ڕیوایەتەکانی ئەو فەرمی خۆشەویستی دڵ فرمويتي 5 من الدواب لا حرج على من قتلهن 5 لە ئاژەڵەکان هیچ گوناهبار نابێ ئینسان ئەگەر بیان کوژێ بەڵکو هەندێک لە عولەما وتیان لە سنەتە کە ئینسان بیان کوژێ في الحل والحرم سواء إحرامي بەست بێ و لە حرەما بێت چکە لە حرەما هەموو جۆرە ئاژەڵ کوشتنێک حرامە هەر ئەمانە دروستە چێ لە غێری حرەما بێ بریتیە لە الغراب قەلەڕەش الحدأ لكرديا كبيرنا كولارا ماشا أو طيري كطيري تر أجريت وأنا يعني بيلان واشا الفأر مشك العقرب دوبشك طبعا دوبشك علماء فرما بابلن ماريشي لقلايا والكلب العقور وأوصجيك بلامار درة أوصجيك بلامار إنسان أدا يكيك اللوانيك پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمری کردو بە کوشتن بۆیە ئەبێ ئەم فەرمودەیە زۆر بە دقیقی مامەڵەی لەگەڵا بکرێ بە تایبەتی کەلبی عەقوڕەکە هەندێک فەرموویانە کەلبی عەقوڕ مەبەستی لە گورگە هەندێک وایان فەرموو هەندێک فەرموویانە شێر و پڵنگ و هەموو ئەوانەی مەبەستە هەندێک تر فەرموویان کەلبی عەقوڕ هەر خودی کەلبە سەگە کاتێک کە فێر ئەبێ پەلاماری ئینسانەکان ئەدا ڕیوایەتێکی ترمان بۆ ئەگێڕێتەوە زۆر يعني ئەمە لە ڕۆژانە ئیشمان بۆ ڕیوایەتە ئەبێ ڕیوایەتەکان زۆر حەزم کرد هەر چەند ڕیوایەتێک لە خزمەتانە باسکەین أفرمي ما رأيت رسول الله صلى الله عليه وآله وسلم صلى في سبحته قاعدا قد نبيني وبيغمر صلى الله عليه وسلم بدانشنو نيجي سنتك طبعا دروسته بنيجي سنة بدانشنو بكيت والله بيغمر صلى الله عليه وسلم أفرمي عزيمتي هلا بجا بدانشنو نيكل إمام النووي بكل حديث كان هنا أفرمي أجر إنسان أجري ببيوه نيجي سنة طبعا مجالي زورتره كون يجي فرض نية هر أبي ببيوه بكره
إلا ما قال حالاتي اضطرارية نبي نقل سنة كان مجالي أجر كسي كش تواناي هبه بيك لدانشتن والله إمام النووي أفرمي رك نيوي أجرك يدسك أجر هاتو تواناي بيه هبو بدانشتن وكردي نيوي أجرك يدسك أفرمي أجر تواناي هو براكشان وكردي شاركي كي أجرك برك شاركي كي نيوي كشي برك بەڵام دایکمان حەفسە لەم فەرموودەیە بەرنامەیەکی زۆر گەورە بۆ ئێمەدا ئاڕێژێ خۆشەویستی دڵ قەت بە دانیشتنەوە نوێژی سنەتی نەکردووە حتى كان قبل وفاته بعام پێش وفاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ساڵێک کە ئیتر توانای نەما ئەو کاتە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە دانیشتنەوە نوێژی ئەکرد بەڵام ئایا بە دانیشتنەوە کە نوێژی ئەکرد چۆن نوێژەکەی ئەکرد طبعا لەبەرەوەی خۆی ئەهلی قەوامیەتە زۆر متابعی پێغەمبەری کردووە صلی الله عليه وسلم أفرمي فكان يصلي في سبحته قاعدا لأخيرات بدانشنو سنة كاني أكرد بلام كان يقرأ بالسورة سورته أخوان دوا فيرتلها بدرجي أخوان دوا ونو بليتياك نرم بهادي أخوان دوا حتى تكون أطول منها حتى أويك بدانشنو أكرد مثلا أجر سورتي بقري بخوان دايا یان بە پێوە بیکردە سوورەتی بەقەڕەی جاران خوێندە بوو ئەوەی جاران زۆر کورتتر بوو لەوەی بەدانیشتەکەەوە زۆر درێژتر بوو چونکە زۆر لە ئەخیری عمرە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر بە نەرمی قورئانەکانی ئەخوێن تەفەکوڕ و تەدەبوری لە ئاەتەکان ئەکرد ئەمەش فقهێکی گەورەیە بۆ ئێمە ئینسان حتا بکرێت سونەتەکانی بە باشی جێبەجێکە بە پێوە بە گورج و گۆڵی ئەگەر هەر نەیتوانی اینجا بەدانیشتنەوە جێبەجێ ئەکە اینجا کە بەدانیشتیشەوە کردی ئەوە نییە پەلە بکات چی زانی لە قورئان یا چی لەبەر بوو یا قورئانی دانا سەیری کرد هێواش نەرم لەگەڵ قورئانەکە بڕوە بۆی ئەو سنەتەی پێغەمبەری صلی الله عليه و سلم دەستگیر دایکمان حەفسە لە ساڵی 41 وفاتەکە ئەو کەسەی کە نوێژی لەسەر ئەکا مەڕوانی کوڕی حەکەم لەو کاتە والی مەدینەیە نوێژی لەسەر ئەکا و لە بەقیع ئەنەژر داوا ئەکەین لە ذاتی پاکی پەروەردگار خۆی ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە یا ربی خوایا کرم و آرامی خود بسرمانە ببارێنە دڵمان پێوەستکە بە دینەکەتەوە یا رب العالمین یا ربی خوایا لە فتنەکانی آخر زمان بمان پارێزە خوایا داوای عەفو و لێخۆشبوون لێ ئەکەین لە گوناهێکە کردومانە و نەمانزانی و لە گوناهێکە کردومانە و زانیومانە یا ربی خوایا شەرمەندەی بەردەم دیوانی توێن عەفومان کە بەزەیی بەسەرمانە ببارێنە لێمان خۆش بە سترمان کە یا رب العالمین یا ربی خوایا لە دنیا و ئاخرەتا سترمان کە يا ربي خوايا داوال لي أكن بكرم ورحمتي خود ببزي خود فضح من مكلا بردم خلائقا يا رب العالمين يا ربي خوايا لت أبارنا ولت ألالينا ولا زليلي قناه رزقار ما كبو عزتي طاعتي يا رب العالمين يا إلهي داوال لي أكن بناوي جواند بصفتي برزة باسمي عظمت لقناهي همو إيمان داران ببورة خوايا هرك الظلمك ما ليك دول جيانا خوايا لقناهي ببورة غيبتي هر کەسێک ما کردو خۆی لە گوناهی ببوورە هەر کەس غیبەتی کردوین لە گوناهی ببوورە هەر کەس زوڵمی لێ کردوین لە گوناهی ببوورە ڕقمان لە هەر موسڵمانێ بۆ خۆی لە گوناهی ببوورە هەر موسڵمانە ڕقی لێمان بۆ خۆی لە گوناهی ببوورە یا ربی خۆی دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە لێ خۆشبوونی خۆت بەسەرمانە ببارێنە عەفو و عافیەتی خۆت بەسەرمانە ببارێنە إلهي داوال لي أكن بناوي جوانت وصفتي برز باسم عظمت ضلمان برك لنوري محبتي بيغمر صلى الله عليه وسلم ضلمان برك لنوري محبتي آل يأر ياوران وخوشويستاني بيغمر صلى الله عليه وسلم يا ربي خويا داوال لي أكين عالمي إسلامي لزحمتك زور قورا خويا بهانا منورة خويا لم فتنا نرز قارمانك خويا درقا كاني خير بسر مانا كروا يا ربي خويا داوال لي أكين بكرم ورحمته بزي خوت يا أكرم الأكرمين درقا كاني خير بسر مانا بكروا يا رب العالمين يا ربي خويا داوال لي أكين بكرمي خود عدالتي سرزي بدرو دسي مسلمانان يا رب العالمين يا ربي خواي جان داوال لي أكين أو إيمان داراني غمك يعني خواي غمك لسد دليان لاببا أواني دليان آرام دليان آرامك أواني ماليان آرام ماليان آرامك يا ربي خواي قوركان من آرامك جيان من آرامك عاقبة آخرة من آرامك بزي بسر منا ببارنا يا رب العالمين كرمي خذ بسر منا ببارنا يا أكرم الأكرمين يا ربي خوايا لد أبارنا ولد ألاضينا لخشبوني خوت بسر همو أمتي بيغمر صلى الله عليه وسلم ببارنا لهر شوينه كان لهر جيغا كان لهر زمن وزمانه كابون يا إلهي هر رنجك كان هي بهر زمان قساء كان خواي لقناهي هر هميان ببورة يا رب العالمين خواي لقناهي مردو كان من ببورة خواي قرفت كان يجيان من بوشار سركة أو من بحال ومال مال دارك أو من بمنال مناضي بعطاك أو من بمنال مناضي صالحك
يا إلهي أو من قرزار قري سرشاني سوك تو قوري خود أو من كم رزق رصي حلال زيادك خويا لها مشتك أو أن حلال ما بدري محتاج حرام نبين خويا لحرام كان دور من خير ويا رب العالمين خويا لحرام كان دور من بخير ويا أكرم الأكرمين يا ربي خويا داوا اللي أكين بكرمي خوت وبرحمتي خوت وبزي خود لما نخوش بيا رب العالمين خويا داوا اللي أكين بكرمي خوت وبرحمتي خود لقناهي دايك وباك من ببوره لقناهي براخش كان من ببوره لقناهي خزمك سكار من ببوره لقناهي خيزان وهوسر ومنال وشمن تاروج قيامة ببوره خويا لقناهي مردو كان من ببوره خويا لقناهي مردو كان من ببوره خويا داوا اللي أكين بكرم ورحمتي خود لقناهي مردو كان من ببوره يا رب العالمين يا ربي خويا داوا اللي أكين بناوي جوان بصفتي برزة باسمي عظمت بكرمي خوت إلهي رزقي حلالي خود بسر ما نداب بارنا بركاتي آسمان وزي بسر ما نبكروا يا ربي خويا بيرا كان من برآوك كانيا وكان من هالخلاوك وزي زرعات من بر بركتك باخو بيستانا كان بر بركتك يا ربي خويا مرو مالات بر بركتك بازار كان بر بركتك خويا رزقي حلال من وزياتك يا أكرم الأكرمين خويا لحرام كان من بارز يا رب العالمين يا ربي خويا جان زليل دسينا مرد كان من مكة زليل ناوغناها كان من مكة زليل سرجيق من مكة تو قوري خوت خويا بكرمي خوت وبرحمتي خوت وبزي خوت درجة كاني خير بسلمانا كروا خويا أو روجي كبلقاي تو أجن باشتين روجي جيان من بيا رب العالمين يا ربي خويا من جرى لو عبداني كالزليل أبن لبردم تويا يا رب العالمين خويا داوال لي أكين بكرمي خوت وبرحمتي خوت زلتي نوع عبادة كان من بي عطاك عزتي دروي عبادة كان من بي عطاك إلهي داوال لي أكين بكرمي خوت لبردم خوتا الزليل مانك لبردم خلائق عزيز مانك يا رب العالمين آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خويا يقول لقناه من الشيء أجبوري خويا من قبولك يا ربي